دەڵێن کەلوەکان پێشبینی داهاتوومان دەکەن. سڵاو، من شەیمام، ئەوڕۆ باز لە بابەتی کەلوەکان دەکەین یاخود گورجەکان و بۆچی زیاتر ئافرەتان باوەڕیان پێ هەیە وەکو لە پیاوان و ئایا تا چەند کاریگەریان لەسەر داهاتوومان هەیە؟ ئایا کاریگەریەکەیان زانستیە یاخود خەیاڵیە؟ ئەوڕۆ لەگەڵ هاوڕێیانم باس لە بابەتی کەلوەکان دەکەین لەگەڵ میوانێکی عەزیزمان نورخان کە شارەزایە لە بواری گەشەپێدانی مرۆیی. کچینە ئێوە تا چەند باوەڕتان پێ هەیە بە بورج و پێشبینیەکانی سەرداهاتوو؟ زۆر زۆرم حەزرێ لەو بابەتە توزە شتێکیشی لێزانم بەس باوەڕم پێی نییە وەکو باوەڕ. دیارە بەرە باوەڕی پێەیە کامل ئەنی هەموو ئەنی لەسەر داهاتوو لەسەری دەخوێنیەوە بڵین ساڵی بەگشتی باسەکە باوەڕم پێ هەیە. ئەی بنەفشتۆ؟ وەڵام مش باوەری پێ نییە بەس مدوێت بزانم بۆچی هەندە خەلک شیفێکی بەزن نوکە خۆشە بیزانی. من خودی خۆم باوەڕم پیان نیە منیش چونکە هەرچی لەسەر بورجەکەی خۆم دەخوێنمەوە هیچ پەیوەندی بە منەوە نیە و زۆریش دوورە لە من. زۆر باشە کە تۆ بیخوێنیتەوە ئەو سیفاتانە نبینی کە لە تۆیە هەیە ئەومانێ ئەوەیە تۆ کەسێکی دواکەوتو نیت. دواکەوتو مەبەستم متەخەلف نییە یعنی تابع يعني دوای ئەفکاری شخصێک بەڵێ دوای ئەفکاری شخصێک ئەکەوی طبعاً علمی فەلەک هەیە ئۆکەی ئەوە لە کۆنەوە علمی فەلەک هەیە ومەجەڕات هەیە کەواکب هەیە نجوم هەیە ئەمانە هەر هەمووی لە قورئانیشە هەیە ئەمانە هەمووی من ناتوانم بڵێم وجودی نییە ناتوانم بڵێم بوونی نییە بەڵام لەم دوایە شتێک دەرچوو ناوی علمی نجوم و علمی ئەبراج و علمی ئەرقام و ئیتر ئەمانە زۆری کرد ئەم فترەیە شتێک نییە ناوی علم بێت بەم ناوانە علمی فەلەک هەیە و زانامان هەیە زانایی فەلەکیمان هەیە کە باسی کەشوهەوا ئەکەن باسی مەجەڕات ئەکەن باسی بەرگی زەوی ئەکەن چی ڕوو ئەدات چی ڕوو نادات هاتە وقوعاتمان بۆ ئەکەن احتیمالە لە عەرزە چی ڕوو بدات بەڵام برجی چی هەبوو ناخۆ هەیە ڕاستیەک هەیە دوواقعیدا ئەبراجەکان بەلێ سیرکە پێشەوەی طبعا من وەکو نور نە لەگەڵیمە نە دژیمە من لێرە کە لێرە محایدم من نە پێتانەڵێم لەگەڵیمە و نەش پێتانەڵێم دژیمە مثلا من لە حوتی یانزە لەدایک بوومە باشە نەوشخانیش لە حوتی یانزە لەدایک بووە لەبەرەوەی لەم کاتەیە لەم ڕۆژەیە بۆ نمونە کەوکەبەکان لە شوێنێکە کۆبوونەتەوە نەوعە وزەیەک لە گەردوونە هەبووە لەبەر هەر ئەسبابێک بێ هەر هۆکارێک بێ ئەمە وا ئەکات هەنێک صیفاتی مشتەڕەک لە ئەو لەم ناهەبێ بەس خاتونور جگە لە ڕۆژی لەدایکبوونەکە کاتی لەدایکبوونەکەش کاریگەری هەیە بەسەریانەوە بینی هەردووکمان ڕۆژەکەیە کاتەکەیە سەعاتەکەیە بەیانیە نیوەڕۆیە ئەمانە هەمووی صیفاتی مشتەڕەک لە بینی من و ئەوە ئەبێت بەڵام ئەو کاریگەریانی کە لە کەوکەبەکانە ڕوو ئەدا کۆ ئەبنەوە خەریکە شتێک ڕوو ئەدا ناتوانێ بڵێ تەئسیر لە چەند کەسێک ئەکا کە موالیدی حوتی یانزەی هەشتاونۆن شتیوانیە بەڵام بەگشتی تەئسیر بەگشتی ئەکا کەواتە تەئسیر لەسەر کەون ئەکا بئەجمەعه نەک بەس لەسەر تۆ لەبەرەوەی موالیدی فلان تاریخی یان فلان بورجەکەیە ئەبراجەکان عالمیان نییە خۆیان دێن ئەڵێن ئێمە عالم نین ئۆکەی ئەوان ئەڵێن ئێمە شارەزای ئەڵێن ئێمە شارەزاین معلوماتمان لەسەر ئەو شتانە هەیە با من شتێک بڵێم ئەم ئەبراجانە چی زیاد ئەکا بۆ ئێمە و چی کەم ئەکا بۆ ئێمە ئەوە مهمە ئەوە مهمە ئێمە بیزانین و بیشی گەێنین چی زیاد ئەکا من مثلا ماوەیەک پێشەوەی کە با بڵێن سمارتفۆن و ئیتر ئەم تەکنەلۆژیاوانە هەبێ ڕامانە کرد بۆ جەریدەکان بەیانیان ڕاستێ باوەڕ بۆ نییە بەیانیان زوو هەڵەساین جەریدەکەمانە هێنا سیرمانە کرد بورجی عقرب چی ئەڵێ ئەو ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە یان ڕۆژێکی ناخۆش ئەو ئەمڕۆ حادسەیەکە کەم لێرە نووسراوەڵێ حادساکەی تۆ ئەوە خەیتە مێشکی من کە من ئەمڕۆ حادسە ئەەکەم عادەتەن کە من ئەڕۆم بۆ ئیش کە ئەڕۆم بۆ ئیش بە سەیارە مۆزوعی حادسەم لە خەیاڵ نییە فی ئەمان لا ئەگەم بۆ ئەو ئیشەی کە ئەڕۆم بۆی بەڵام کە ئەو خستوێتی مێشکم کە من ئەمڕۆ حادسە ئەەکەم تەنها مێشکم لەلای ئەوەیە کە من ئێستا حادسەیەک ئەەکەم و فعلەن من حادسەکەم ئەڵێ مەڵام بورجەکەم ڕاستی کرد لەگەڵەوەیان نیم منیش ئەڵم شتەکە نەفسیە لەو حاڵەتەیە ببوورە بەس یەک شتی کەش هەیە بۆ ئەوەی کە وتمان کاریگەری ئەکا بەگشتی بەڕای من ینی ئەو ژینگەی کەتیایی ئەوەش تەسیری زۆرە با بڵین لە ناو خێزانە لە ناو ژینگەکەی کە هەیت با بڵین ئەو شوێنێکە لی نیشتە جێیت
يعني بۆ ئەو شتانش واکە کە طبیعەتی کەسەکە بگۆڕێت کە هەنێک کەسستە بۆ نەوەکو تۆکەڵی هیچ لە بورجەکەم ناچم بەڕای من ئەوەش زۆر تەسیری هەیە. شەیما کە ئەڵێ من لە بورجەکەم ناچم ئەوە دوام لەنی چەند کەسێکی کرد ڕفیقیشم دەناسم لە عینە ڕۆژ لەدایک بووینیان هەیە 2 ڕۆژ 3 ڕۆژە فەرقا من هیچ فرم بەسەر هیچیانەوە نییە بەخۆ زۆر جیاوازین هەمومان سیرکە سۆری بس باش شتێک بڵێم ئەوانەی کە ئەبراجەکان ئەکەنەوە و صیفاتەکان یەکسەر تطبیقە بێ لەسەری سۆری کە ئەو قسەیەکەم ئەو کەسانە تابعن یعنی دواکەوتون من بە تۆ ئەڵێم تۆ جوانی تۆ دڵت خۆشە من بە تۆ ئەڵێم تۆ ناشرینی تۆ ئەکەوی کەواتە تۆ بە دوای من کەوتووی ئەمەش بزەبت وایە کە بینیت ئەو صیفەتانە ئەڵێ کە لە تۆیە هەیە کاتە تۆ دواکەوتووی ئەم و ئەوی نەک بەس ئەم بورجەکان دواکەوتووی هەموو کەسێکی چەپڵەیەکت بۆ لێ ئەدا بەرزەبیتەوە زانی وەکو چی ئەمە وەکو پەڕی ڕیشێک وایە شەپۆڵێک ئەیهێنێ شەپۆڵێک ئەیبا هەوایەک ئەیهێنێ هەوایەک ئەیبا بەداخەوە کە ئێوە شەڵێن پرسیارەکەی تۆ بوایە بۆچی کچەکان ئێمە دوای ئەو بابەتانە ئەکەوین بۆ کچەکان دوای ئەو بابەتانە ئەکەون بۆ بەس کچ تاوان کوڕیشمان هەیە بەڵام کچەکان زیاترە لەبەرەوەی کوڕ وەکو وتم دائیمەن ئەو کارتەی دراوەتی ئەو ئەستێرەی دراوەتی ئەزانێ ئەچێتە داوای کام کچ ئەوش زانیە حەزی لە کامە ئیش و کامە ئیشەکە بەڵام کچەکانمان نە ئەو ئیشی کە خۆی حەزیلێتی بە ئیزن وەرگێ و نەک زەواجەکەش ئەتوانێت ئەو زەواجە بکە کە خۆی ئێوێ نەش ئەو سەفەرە ئایا بۆی هەیە ئەو سەفەرە بکەیاننا بۆیە ئێمە چێکن ئێمە ئەمانوێ علمی غەیب بزانین ئەمە ئەمەوێ بزانم ئایا من بۆم ئەبێ ئەو کوڕەیاننا ئایا من ئەو سەفەرە ئەتوانم بکەم بەتەنیایاننا بەڕای من یەک شتی بۆیە بەدوایە گەڕێ ئەفو کوڕ زیاترە هە لۆجیکین ینی شتی ینی ئیلا بێ شتەکە ڕاست بێ بیبینن ئەنجا باوەڕی پێ ئەەکەن بەس کچە هاتووزە خەیاڵ ینی بە دوای خەیاڵەوەن زیاتر شتی خەیاڵاوی و ئەوە من ئەو یاتە گوتی کچ گەلک دەرناکەون بەلکی بحث لە ئەو بۆ ئازە دیاوانە سنووردارە بەسنکە ئەو هاتیە گۆڕین ئەو ژێکی هاتیە گۆڕین و نسبەت زەڵامەژێک گەلک ئەو ژێک باوەری برجات ئینن تابعێت کە نەبتەنێک کەچ وفۆل وڵاتێت ئۆڕپیشێک بۆ من شتێکی سیر بووکو ئەو هۆسا ینی شکلێکی زێدا متابعە برجاتکەن هەتا قەدەرا خۆت سەرنی بزن بجە پرسیارە من بووتە ئەوە ئەرێ برج قەدەرامەدانێن تۆڤی کەونیدا قەدەر چییە خۆی معنای قەدەر نووسینەوە بۆی من بزان زۆر کەس ئەڵێ قەدەرمان نووسراوەتەوە خۆمانەی نووسینەوە ئۆکەی بەڵام خۆمان دیاریەکەین ئەقدار رب العالمین دیاری کردووە ئەگەر من 1 2 3 بکەم ئەوە ڕوبڕووی ئەو قەدەرە ئەبم کە باشە ئەگەر باش بکەم و ئەگەریش 1 و 2 3 غەڵەت بکەم ئەوە ڕوبڕووی ئەو قەدەرە خراپە ئەبمەوە ئەو کەسە کە دێ ئەڵێ تۆ بورجی عەقرەبی تۆ زۆر عەسەبیت تۆ یەکەم زەواج لە یەکەم زەواجە سەرکەوت و نابی شەم دەکات تۆ مناڵی یەکەمت لەوە چێ بێعەقڵ دەرچێ ڕۆکەی چۆن زانی ئەو لا يعلم الغيب إلا الله ئەو ناتوانێ بزانێ طبعا کە ئەو بە من ئەڵێ تۆ عەسەبیت و من ئەڵێ مەڵا ڕاستەکە من زۆر عەسەبیم خەڵاس من بەگشتی قسەیان لەسەرەکە ئەوەش کارگەری لەسەر کەساتی دروستەکە بەڵام نازانم هەنێ شت هەیە مشتەرەکە لە بینمانەوە باوەڕم ئێستا بۆ عەسەبێتی هەموو کەس عەسەبی یعنی هەموو کەسێ عەسەبێتی خۆی هەیە بەڵام بەڕادەیە ئێستا با بڵین بورجی وەکو سەرەتان بەهرەخان سەرەتانە بۆ ناسراون کە زۆر ینی با بڵین زۆر هەست بۆ بورجی شوایە چۆن بورجی حوتی شوایە ئلیمنتەکەمان ئاوین هەردووکیان چ دەڵم ئلیمنتەکەمان بەڵێ ئەنجا بۆ ناسراون بوونەکە دایم ئەگرین هەرچێکە بێت دەستەکە گریان لەو دەرچوون گریان نە بەس عاتفێنەوەمان عاتفێتەوە گریان ئەوەشتان بیست کچەکان دوای ئەوەش ئەکەون کە کەسێک ئەناسێت یان تەعارفی لەگەڵەکە یان دێتە داوای ئەچێ ئەگەڕێڵی چ بۆچێکە ئەچێ سەیری تەوافق ئەکە ئایا من لەگەڵ ئەمە ئەگونجێم هەرەگەڕێتەوە سەر بێجگە لە بورجەکان ئەلیمنتەکان مەسەڵەن ئیوا هەیە ئاوە ئاگرا ئەوانە تۆزە مەسەڵەن کێشانە بێ ئەوانە بەس ئەوە نێزانم لە هەندێک کۆنەکەەوە بزانم تا ئێستاش ئەو بەکاردێن پێشەوەی کە کچ و کوڕێک زەواج بکەن ئەوە تا چۆن باوەڕ ببنی بورجی عەقرەب و ثەور بەڕێی تۆ یەکە گرێتەوە ئەمە تورابیە مەمائیە خۆی بەحساب خۆڵ و ئاوی بۆ ینی بۆ دروستەکەن کاکە ئەبێتە قوڕاو ئەچەقین کەواتە ئەبێ من
ژیانێکی خۆشی زەوجیم نەبێ وایە ئەو من حەفدە ساڵە زەواجم کردووە ثەور و عەقرەب چۆن یەکیان گرتوتەوە نا ئەوش نا باوەڕم بۆ بەس آخر کچووکەکەشیە نا باوەڕم بەوەیان نییە بۆ نمونە ئەوە چونکە بۆ نمونە من کەس ئەگەر کانسەریش بم چ پێڵام قڕژاڵیش بم لەگەڵ بورجێکدا من کە ئاگرە بۆ نمونە ناگونجێنیان شتێ بەڵام شەرنیە کەسایەتی بگۆڕێ هەنی کەسایەتەکەمانە گۆڕێ شەرنی هەمان هەموو کەسەکان هەمان بورجیانە بێ هەمان کەسایەتیان هەبێت ئەوان لە بورجەکان بهێنە بورجەکان خەلایەکە و من نازانم بورجی تۆچێ و تۆش نازانی بورجی من چییە ئێمە ئەتوانین نقاتی تەوافق بدۆزینەوە و ئەشتوانی نقاتی مختلفیش بدۆزینەوە جیاواز هەنێک شتەیە لە تۆیان من ناتوانم پێک بێم لەگەڵی و هەرێک شتیش لەم ناهەیە تۆ ناتوانانی کاتە حەقی بە بورجەکانەوە نییە یعنی هەموو بدەمە بۆ چۆنێتە مامۆستا مژی باوەری برجانینە بەس بۆ نمونە ئێ من دوانەیە کیژە برای مژی دوانەیە مە هەر دووە شولەکە گەلەکە جودا پێک vekir بوو ئەت برجێمەدا گوت ئەمە ئیرۆ دێ نوچەک خەبارێکی خۆش بۆ هەیەت و یعنی بۆ مە هەر دوواژک نفسی جێ دەهات هەندێک جارە سفێت و ساچێت بن بەس وەخت نفسی وەختیدا توێ هاتی ئاخفنێت خۆی بێژی دویا بۆ مە دیار کەی و هیچ ڕاستیەک بۆ برجانینە ئیمانت بە چی هەبێ ئەوت بۆ ئەکا ئیمانم هەبێت من ئەمڕۆ شەیما خەبەرێکی بە دەم و چاوی شەیما بیبینم خەبەرێکی خۆش ئەبیستم فعلەن خەبەرێکی خۆش ئەبیستم هەنێک جار تۆ هەنێک کوڕکاکە داپیرەکانمان کە لە خەواڵەستان بێنێ ئەویت کوڕەکان نەڕۆنە دەرەوەم شە خۆم وانە من کەسێک دێتە ماڵمان ئەڵە یاسەتار ئەو کەسە هاتە ماڵمان هەر جارێک بێتە ماڵمان شتێک ڕۆ ئەدا ئەو فعلەن شتێک ڕوو ئەدا کەواتە کەس ناتوانێت غەیب بزانێت کەس ناتوانێت بزانێت چی ڕوو ئەدا ئەعمالی من کردەوەکانم کارەکانم هەڵسوکەوتم بە من ئەڵێت چی شایەنی چی ڕوو ئەدات بۆم مەسەلەن من ڕۆژێک لە ڕۆژان بوومەتە هۆکاری ئەوەی خەبەرێکی خۆش بدەم بە کەسێک فنۆرمەڵە ئەو کارمایان بۆ بگەڕێتەوە کەسێک خەبەرێکی خۆشم بداتێ و سوودفەتەنیش خوێن باوەری بەکارما هەیە نەک بۆرج بەس بەڕای من ئەو شتە ئەکەوێت یانی زۆر نەفسیشە بەڕاستی تۆ ئەگەر ینی حەقی بە بورجەکانی شۆنە بێ ئەو شتە بانی هەڵەستی لە خەو بە پۆزیتیڤی هەستی ڕۆژەکەت هەمووی وا ئەڕوا وەکو وتان ینی کە شتێک بڵێ ئەم شتە ئەبێ و بژڵێ نابێت ینی بەجددی نەفسی زۆر کاری هەیە لەسەر ڕۆژانەمان خۆمانی سەر شتەکە جەز بکەین تاقێکی بۆ نەشکی خۆمانی کە داهاتومان دیار دەکەین هاتن و ڕۆیشت ناوەڵە بیر لە قسەکانەکەمەوە بشێوەیەکی دروست نایە ڕاگەهاندن بۆ نمونە مەبەرێ برژل سەر جەریدا ڕۆژنامەت خوندن ئەو ڕۆژنامەنوکای یەت فێر بووین و ئەس زانمژێک ڕۆژنامەت بەری چەند ساڵە دینە دەرێ هەروان بورجان بەس دانێنە سەر ڕۆژنامەکان و بۆ زانم وەزارەتی ڕۆشنبیری لە 2022 بڵاویان کردەوە کە ئیتر با بڵین باسی بورجەکان یانی نابێت پێشببینی بۆ بکرێوەوە جا حەزەکەم پێتان بڵێم کە ئێمە لێرە بەس ڕای خۆمان ئەین یانی ئەوە نییە پێشببینی هیچ بورجێک و شتێکی وا بکەین بەس یەک شتی کەش حەزەکەم باشتان پێڵین بورجەکان ئەوەشم بیستووە کە ئەڵێن بۆ کچ و کوڕ فەرقی هەیە ئێستا بۆ بورجی وەکو ئەخراب با بڵێن دوو پشک بۆ کوڕەکانیان ئەڵێن زۆر ینی بەداخەوە خراپن داوای لە بورنەکەم بەس کچەکانیان بەستا باشترن لێگەڕ نازانم بۆ تێناگەمەوە چۆن؟ نازانم لەسەر شەی مای تەطبیق نابێەوە وەڵی نازانم بەپی چاڵە ئەکەش ئەوەشم بیستووە کە با بڵین هەر کەسە و بورجەکەی چێت لە سایە شەستی با بڵین شخصیاتی طبیعەتی ئەو بورجەی خۆیەتی لە ساچلەکەی بەپی کاتی لەدایک بوونتە و بەپی ئەوەش ینی چەند سفاتێکت هەیە ئەچێتەوە سەر تاڵەکەت شەر نییە ینی هەر لە سایاسە بورجەکەی خۆت بی من بۆ بورجەکەی خۆم من خۆم بورجی گیسکم یەک شتێک ئەزانم کە ئەڵێ کە زەواجی کرد زەواج بە هەر کەسە بکە ئەو کەسە ینی با بڵین مێردەکەی یاژنەکەی بە زەواجی دووەم حسابە چکە یەکەم یان ئیشە و بالفعل زۆر من خۆم ئەوەم تایە کە زۆر حەزم لە ئیشە و پێش هەموو شتێک دای ئەنەم دایم شخصیەتی ئەو کەسە وایە بۆیە ئەوەی کە دائنیشێ ئەو قسانە ئەکا خۆ کەسێک نییە لەوێوە هاتوو بڕیاری داوە ئیتر باسی هەنێک ئەبراج بکە و دانیشێ بە کەیفی خۆی بنووسێ ئەوش بای خۆی معلومات کۆ کاتەوە شخصیاتەکانی ئەو موالیدە و ئەو ڕۆژە ئەهێنێ بۆچی مادام ئەبێت ئیلا لەونە تاریخە لە منە بۆ ئەوەنە ئینجە تۆ ئەم بورجەی بۆ منی شوا ئەڵێم
بۆ لەبەر ئەوەی دێ ئەم نوع کەسانە ئەهێنێ بۆ هەمومان عقربەکان ئەڵێ هەموو عقربەکان غامضن عقربی اوكي بۆ وا ئەڵێن بۆ وا ئەڵێن لەبەرەوەی ها مانگ و ڕۆژ و ساڵەکانیان هێناوە کۆیان کردوتۆ لەسەر مێزێکدایان ناوە ئەمە ئێوە عقربن ئەم صفاتانەتان هەیە ئەمە ئەسەدا ئەم صفتانی یعنی هەستەکەم کات بەسەربردنێکی زۆر ئیسفادەی نییە بۆ خۆشی دانیشی بخوێنیتەوە تۆ ئەیکەی و من پێ ئەەکەنم و تۆ ئەی خوێنیتەوە و منیشەڵێم ها چاوەڕێ ئەەکەین فلان مێرد بکەی و فلان هین ببینی بەس خۆشە و بەزمە ئەوە خۆشە ئەو بەسمە هێنا من بەیانیان هەڵسم لە خەو مانگانە و ڕۆژانە و ساڵانە من کەس ئەناسم ڕۆژی عملیات دکتۆر بۆی داناوتێتی نانا ئەمە لەم ڕۆژە ئەم فلان تاریخ لەگەڵ فلان ئەو بورجەی منە ناگونجێ مانگ نازام چۆنە بابەسمانتان مانگی بەدر کە مانگ ئەبێتە بەدر بەدر یعنی سیانزە و چواردە و پانزە ئۆکەی بۆ ئێمە بە ڕۆژوو ئەبین لە ئیسلامە سنەتەکە ئێمە بە ڕۆژوو بین بۆ لەبەرەوەی کاتێک کە ئەو مانگە ئەبێتە بەدر تەسیری لەسەر هەموو هەیە نەک لەسەر ئەوانەی کە بورجی نازام چی و چی و ئەو بورجان تەسیری لەسەر هەموو هەیە بۆیە ئەڵێ سنەتە بە ڕۆژووبی بۆ ئەگەر بە ڕۆژووبی باشە لەبەرەوەی هادە ئەبی لەبەرەوەی ئەفکاری سەلبی وەرناگری لەبەرەوەی ناڕۆیتە دەرەوە کۆنتاکتی زۆر لەگەڵ خەڵک دروستکەی زیاتر لە ماڵەوە ئەبی کە بە ڕۆژوو ئەبی بیر لە ڕوحانیت ئەەکەیتەوە کە تۆ ئێستا بە ڕۆژووی ئەبێ ڕوحانیت چییە؟ نوێژەکەم غیبەت ناکەم قورئانە خوێنم ئیشێکی باشەکەم بۆ ماڵەکەم ها هەنێک ئیش ئەەکەیت کەواتە ئەوەی کە باسیم ئەڵێ مانگ ئەگەر وەکو چیتانوت ئەگەر بەدر بێ چییە؟ فولمون بێ ئەوە یعنی تاقەکەی زۆر خراپە و ئەها بە کەس ئەگۆڕشتی وانە تەسیر لە هەمومانەکە هەیە دەڵێ مۆش نڵ دەبن زۆر کەمان فولە بێت بە تایبەتی هەندێک وڵاتەکانی دەرەوەی وڵات و ئۆروپیەکاندان و دەوروبەرم هەیە باز دەکەن ئەو ئەوڕۆ فولمون ئەوڕە جەوم هەمومان بەس هەمومان نەک ئەوانەی کە بەس بە تایبەتی بە تایبەتی تیانە خی گەورە کە دروستمانی کرد هەمومانی وەکو یەک دروست کرد دروستمانی نەکرد تۆ ئەبێ هەنێک صفاتی ناخۆش ببینیت و هەنێک خۆش ببینیت و هەنێ سوپرایزی خۆشش لە ژیان ببێ هەنێ سەدەماتیش ببینیت شتیوان نییە هەمومانی وەکو یەک دروست کردووە بە پێی ئەعمالمان ڕوبەڕووی شتەکان بۆنمونە ئەفولمونە بۆ هەندێک کەس ئەو ڕۆژانە هادی ئەبێت تۆ جێی خۆشە بۆ هەندێک کەس شێ مودیە بێ سەرەوەی کە تو هەست بە چیەکەی بۆنمونە لە پێشتریان ئەو ڕۆژانەوە کۆی کە باست کرد ئێتر بەو شێوێ لە دەرەچێ فولمونەکە کاریگەری لەسەر هەمومان هەیە بەس ئەو ڕۆژە چۆن نابێشتیوە بەتایبێت لەسەر تۆ بەتایبێت لەسەر ئەم شخصە تەسیرێکی هەیە ها لەسەر کەسەکان هەر کەسە بەنەوەکە بێ لەسەری تێگەینە ڕۆژێکیان پرسیارێکیان لە کابرایە کرد نامەوێت بڵێم ناوی چییە بەڵام معروفە مەسریە لە مقابلێک لە مقابلەکان پێیان تۆ ئیسفادی چی ئەەکەی کە دی ئەڵەی بۆن منە بورجی عقرب لەگەڵ فەوریەک ناگرێتەوە تۆ ئیسفادی چیەکەی کچێک دێتە پرسیڵی من بورجم عقربە و ثەورێک هاتۆتە داوام تۆ پێڵی نا ئێوە ناگون و فعلێن وای وتووە وتوێتی ئەم دوو بورجە ناگونجن بەیەکەوە تۆ ئیسفادی چیەکەی وتی ئێوە جەماعەتی علم النفس ئیسفادی چیەکەن ئەڵێ دائیمەن پۆزیتیڤ بە تۆش ئاکەیە ناناوانی پرسیارێکە جدی بۆچی هەندە گەنج گرنگی بان بورجادان و هەندێک خوونن و نەبتەنێ برج دە چەند دێرەکێت کوردن دەچون خوونن ئەس بینم لە ئینتەرنێت دێ گەنج دێڕونێنە خوارێ و پۆرەقێت درێژ و دێخوینن سەر و تەفاسیلا و گرنگی چیە و هەر دیسا کە تو بەحسب کەیژی بە ئەف برجش کە دەری هاتینە دیرروکەوانش کە دەری هاتیە بۆچی هاتینەت هەبوونێدا باش ئەگەر هیچ ئیسپادێنی هیچ ئەسڵ ئەساسینی ئەی بۆ خەڵکە پێوەی مەژڵ بووە لە زمانی سۆمەریەکانەوە دەستی پێکردووە کۆنا بابلیەکان و سۆمەریەکان لەگەڵ ئەرقامەکانە هاتە کاتی ڕەبتیان دەکرد بە کاریگەریان لەسەر مرۆڤ و سەرزەوی چۆنیە بێت چیرکە هاڵێ ئوقسم بمەواقیت النجوم ئەها باسی قەسەم ینی سوێن ئەخوات بە ئەستێرەکان کە من ناڵێم بوونی نییە بوونی هەیە و تەسیریشمان لێ ئەکا بەڵام بە فەرد نا بە تاک نا تەسیر لە هەمووی ئەکا بۆنمونە عالمی فەلەکەکان بهێنە کاتێک کە سیرەکەن ئەبینن بۆنمونە ئەم کەوکەبانە لە یەک شوێن کۆبوونەتەوە کە کۆبوونەتەوە ئەزانن ئێستا شتێک ڕوئەدا بورکانێک ڕوئەدا لە فلان شوێن دێن خەبەرمانە دەنێ ئەو معنی ئەوەی ئۆ مای گاد ئەو ساحرە چۆن زانی فلان کەس وتی ئەو شتە ڕوئەدا
بڵێ کاکە ئەوە بەحسی بۆ کراوە و سەیریان کردو ئەمانە گەر کۆ ببنەوە شتێک ڕوئەدا بۆیە ئەم تاریخانە گەر کۆ ببنەوە فلان صیفەتیان هەیە بس معناه ئەو نییە کە مثلا بڵێم تووڕەیە خلاص تووڕەیە برجەکەم وتی تووڕەیە من تووڕەم جەماعەت من ناتوانم ناتوانێت ئیش لەسەر خۆ بکە بۆ من ئەو شتانە ئەگۆڕدرێ جوانە من برجی عقربم ئەتوانم ئیش لەسەر عەسەبیەت بکەم بەڵام شەیما عقربە بە عەسەبیەتی خۆی ئەمێنێتەوە ئەبێ بڵێم شەیما لەگەڵ من نا ئەنجا ئەمەویست باسی ئەوە بکەم پێشتر بالعکس ببوو من هیچ لە برجەکەی خۆم ناچوم بەس دوایە کە ئیشم لەسەر خۆم کرد زیاتر خۆم دۆزیەوە هەستم کرد ئەو شتانە لە من نزیکە عەرەبەکان ئەڵێ عەلەیکی نەک ئیشم لەسەر برجەکەم کرد ئیشم لەسەر خۆم کرد وەرەونەم پێشتنا ئینسانە زۆر ڕق و توند و هیچ ئیمۆشنەڵ نەبووم زۆر بووم ڕق و توند بووم بەس دوای نا ئەوە نا سیرکە تۆڵی جاران بە برجەکەم ناکەوتم ئەو شتێکی زۆر باش بوو ئەسڵان بۆچی تۆ صیفاتەوەی کە ئەو کاریگەری لەسرم هەبێ بەس تووڕەبوون و ئەو ڕقیەی کە هەمبوو ئیشم لەسەر خۆم کرد ئەنی باشتر بوومە ئەنجا دوای سیرەکەم هەندێک کاریگەری هەیە لەسرم نەکەوەی کە ئەو چوم متابع ئەوم کردبێت ئەو کاریگەری لەسەر هەبی ئەوانە ئۆکێ لۆ خۆم ئیشم لەسەر خۆم کردی چاکە کە ئەی خوێنیتەوە ئەڵێت ئەم مانگە بۆ نمونە تووشی ئینتیکاساتی زۆرە بی یعنی تووشی خبری ناخۆش و خبری ناخۆش و لۆ چ شتێک ڕوو بدە چاوەڕێیەکەی نا ئەوە نییە ئێمان ئێوەش باشە بابەتت هەندێکدانی نە پێشبینیە تێنەکردن کودی ئەڤەت شتە ڕوویدات بابەتت هەندێکدایە ئەو تشتێت صفاتت بێژن ئەف بەرجە ئەف صفاتە هەیە ئەموان صفاتات خودت بینید برجە فۆتە بۆ نمونە برجی دوانەیە جێمێک هەموو کەس بێژن متەقەلب المەزاجە وەسا يعني يكون عصبية شيء ما براستيجي أو متقلبي مزاجية من جماعتي حط لدور زور ما بێکاتمان زۆر نەماوە باباتەکە خۆش زۆر حەز لێ بوو ینی ئێستا شتم هەیە بیڵم بەس هەر حەزەکەم بیریشتان بێنەوە کە یعنی ئەمە تەنها ڕای خۆمانە ئەوە نییە زۆر باوەڕمان پێ بەیان شتێکیوە زۆر سپاسی نورخانی شەکین لەگەڵمان بوو و زانیاریمان گۆڕیەوە لە بینی خۆمانە باشترین بورجەوەی منە هەر با بزانن کاتێکی خۆش و شەوێکی شاد.